پێش هەموو شتێک پێشەوەی بینە سەر ئەو بابەتانە ئاگادار بە مقابلە تعریفی شخصیەت و نفسی خۆت دەکەی ئەمن ئەوڕۆ مقابلەم هەیە باش ئەوڕۆ مقابلەم هەیە سەعات مەسەلەن 5 ئێوارێ ئەم بچم مەزرعی دانم لەگە برادەران و پیاسە و سەعات 4:30 و تازە بڕێ دەکەم ئێتە تو دەگەم ماڵێ دووشەکی وەردەگری خۆت دەگۆڕی دەچی بە پەلەپەل بوویتە 5 چارێک هەمووی تەقیم دەکرێت تەماشا دەکرێت چەند ڕێزی کاتت گرتی ئەوە یەک دوو جلک و بەرگت زۆر ڕەسمی و پاک بێ کە دەچێ مقابلەی باوەڕکەن هەمووی چێک دەکرێتەوە تەماشاتان دەکرێت یعنی بە خۆت تعریفی خۆت دەکەی سەر و سیما لێرە زۆر گرنگە کە چێ مقابلی قسەکردن کو ئەم نەفەر مقابلە کردیە بەخێر بێ باشی دەزانی چۆن بارکم باشێ مۆبایلێک لە دەستی زۆر سپاس بەڵێ ئەو چاتی دەکە ئەوانە چێلۆ ئیش بە خۆتان کۆمپانیاتان هەبی ئەو جۆرانە قبول دەکەن فەلوی زۆر ئاگادار بن زۆر ئاگادار بن یەکەم یان کە HR بەخیراتنت دەکات طبعاً سیڤیەکەی جەنابەتی لە بن دەستە هەموو شتێک دەربارەی تو دەزانی بەس دێ بزانی قسەکردن و ئەتەکێتی قسەکردنی جەنابەت چەندە و هەتە چەند دەتوانی قسام بکەی ئۆکەی tell me about yourself دەربارەی خۆت قسەک ماڵۆ بکە لێرە ئەتوو بە مولەخەسی بە کورتی پێش هەموو شتێک دەستخۆشیش بکە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمنتان وەکو یەک لە کاندیدەکان اختیار کردیە سیقەتان بۆم کردیە ئەم ناو فلانە خەریجی فلان بەشیمە لۆ ئەو ئیشەی تەقدیم کردێت چکە لە خۆم ڕادەبینم باس زیاتری مەدێ چەند ساڵ مایمەوە چم بەسەر هاتوو نازام چی بە کورت و بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش دەبی باسکەی دووەم why did you leave your last job پرسیارە لێ دەکرێت ئەرێ لۆ ئیشی پێشتر بەجێهێشت هۆکار چ بوو سەتانەوەهەتی حتمما موشکیلەمان هەبووە بەس ئەتو باسکێ وەڵاهی مدیرەکەمان زۆر باش نەبوو بەخوای فلان کارمەند زۆر ئیزعاجمی دەکرد لەگەر فلانی ئەها بە کوردیواری دانمان لەگەیەک نەدەکورا ئەو شتانە باسکەی زەڕ بەک HR چەند جاری کە بەخێراتنت دەکا و چاشت لۆ دەین و بەخێرچی نێوە ئاگادار بە چی دەڵێ لۆ ئاخیری ئیشم بەجێهێشت ئەمن دەبی باسکەم طبعاً من زۆر سپاسی ئاخیر شوێن دەکەم ناوەکەی کە دەڵێم کە ئیشم لێ کردی زۆر سپاسیان دەکەم شانازیش دەکەم کە من مێمبەرێک بوویمە لەو عایلەی وان سیقیان بەم کردیە هۆکارەکی کەسی خۆماتە پێشم ماڵمان گواستەوە بابەتەکە کۆنتراکتەکە لەگەڵ من نوێ نەکراوە بە هۆکارەکی مەثەلەن تەکنیکەڵ هۆکارێکی ئەویان هەبووە ئۆکەی لەوێندەر چێشیان هەبووە هەندێک زار لاک ئۆف بزنس ڕوودەدا نەبتە هۆی سمعی خۆت لە کەدار بدەیت زۆر گرنگە شتێکمانەیە جەماعەت یعنی دەزانی چۆنە هەندێک جار لە بزنس دەبی شێوەیەکی دیکە قسەی بکەیت چکە HRش دەزانی لێشتی کۆلیتەوە و هەمومان موشکیلەمان دەبی لە بزنس ئیتفاق ناکەین لەگەڵ مدیرەکە ناگەینە ڕێکەوتن و بەخێرچی بەزەم بڵێم وەڵا لەگەڵ مدیرەی موشکیلەمە بوو ئەوهایان کرد ئەوهایان لە من کرد نازام چی ئیشەکت بەجێهێشتبی 100 جار خەتا لەوان بی دووبارە ئەتوو سمعەت دەڕوە لە بزنس شتێکە پێڵن ئیثیک یعنی ئەخلاقی بزنسی کە دێ ناو بزنس دەڵێ لا عاطفة ولا حب ولا حنان ولا مساعدة business is business okay so ئەو بابەتانە بە هیچ شێوەیەک ئەتوو باس ناکەی موشکیلەکان چییە بڵێ بە هۆکارێک ماڵمان گواستەوە بە هۆکارێک هەماهەنگەچیان هەبوو ئەمن چالاکیەکەم هەبوو نەمتوانی کۆنتراکتەکەیان لەگەڵ نوێ بکەمەوە سۆ بەناوش پرۆفیشناڵانە لۆی باز دەکەی ئەو خاڵە لۆ درێژمدا چکە یەکەکە لە هەرە گەورە موشکیلەکانی مەڕۆدەدا سێم what are your strengths or prove your answer with examples باش هەموو کەسێک بزانە نقطەی ئیجابی هەیە خاڵی بەهێزی هەیە ئۆکەی و خاڵی لاوازیش هەیە هەر یەکە و لە بابەتێک خۆی دەبینتەوە مەسەلەن باش خاڵە بەهێزەکانی من چییە وڵای دەڵم ئەگەر لەسەر کۆمپیوتەرم دادنێن باش مستەفا لەسەر کۆمپیوتەر دانێن لەبرێم تایپینگم سریعە
بە یونیکۆد بی بە ئەلیکەی سامیک بی بە ئینگلیزی بی بە عەرەبی بی ئۆکەی طبعاً ئەم ساحێبی پێنج زمانم دەزانم هەمووی بە سەریعی دەینووسم زۆر سەریعم لە تایپینگ یەک دەڵێ وەڵام من مشکلە نییە لەسەر کۆمپیوتەرم دانێ لەسەر کۆمپیوتەرم دانا دێڵە چ دەزانی 3 ساعات لە 2 حرفە چ دەگەڕێ ئێوە چێ لێرە بی مراجعەی خۆت بکەی هەتا پێش ئەوەی دەست پێ بکەی What's your weak point زۆر گرنگە خاڵی لاوازی تو چییە ئاگادار بە سەتانەوەتی ئەو غەڵەتەی دەکا یان ئەو وەڵامە ناڕاستەی دەدا دەڵێم خاڵی لاوازی تو چییە دەڵێ من ئاهاتم شێت پێش خۆی دەکە دەرەنیتم نییە خاڵی لاوازیمان نەبی هەر یەک لە لایەنێک خاڵی لاوازی هەیە هەر یەک لە بابەتێک خاڵی لاوازی خۆی هەیە ئاگادار بە خاڵی لاوازی خۆت بڵێ بەس ئەگەر نێسسەری نەبوو ضرور نەبوو على الأقل بیگۆڕە خاڵی لاوازی ئەمن مەسەلەن نەفەرێک مناقەشە لەگەڵم کە ئەم مەسەلەن تۆڕە دەبم ماشەڵڵا ئەوجا کوردێواری خۆمان هەموو زوو تۆڕە دەبین دەڵێ وەڵاهی ئەم بەس عینادیم لەگە نەکرێ خۆی بزنسی نییە و قسەیە تو دەکەی وەڵای بەس مناقەشەم لەگە نەکرێ هێچارەکە زراوی دەچی دەرە یا سەرتار چێمان لەوات بابەتەکان بگۆڕە بڵێ خاڵی لاوازی من ئەمن جار و بار سکیڵی تایم مانجمنتم چونکە نییە ئۆکەی جار و بار ئەگەر تاخیر بووم وعد ئەمن بە 3 ساعات و 4 ساعات دەتانم تاویزی کەم و کێشەم نییە بەس ئەگە جار و بار مەش لەم هەموو جاریان و مشکلە بێ ئەگە جار و بارە شتێکی وام لێ هات ئەمن حازرم ئەمن ئامادەمە تاویز بکەمەوە لەبەرەوەی شانازی بە خۆم دەکەم کە ئەندامەکەم لەو خێزانەی لەو کۆمپانیایی بە شوێکی سەرنجڕاکێش و زۆر میمە ئەتەکێت بەکاربینی ئەگەر نا نەفەرشگە وەڵای ئەم عینادیم لەگە نەکرێ چکەی من زۆر کات زۆر دەکا وەڵاهی ئەوە نەک ئەو شەریکەیە باپیری ئەو شەریکەش وەرناگری ئەوجا چەند زیرەک بی هەر ئەوەشە دوایە دکتۆر هەیتمان دەڵێ من فعلا 4 زمانی فولە ئەمن لە کەناڵی ڕوودا و ڕێک ئەو قسەیم کرد دەڵێ 4 زمان و فولە ئیش نییە وەڵا واستە نییە کاکە تو جارێ بزانە چ دەڵێ چ قسەکت کردیە ئەتو شێشتی ئەسڵەن لە تەقدیمی CV کو CV تەقدیم کردیە یعنی ئەو مەشاکلانە حەل بکە یەکسەرە تو دەبی خاوەنکاری خۆت مشکلەی زۆربەمان لەو کۆمەڵگەی دەڵێ ئەمە کارمان نییە خاوەنکاری خۆمان نیمە مشکلەی منیش وەکو HR بەڕاستیتان پێ بڵێم کارمەندی باشم بەدەست ناکەوی چەندی مقابلە دەکەم کارمەندە چوە کوالیفایدم بەدەست ناکەی ئەو بابەتانە دە تو دەبی تێدابی کە ئەو تێدا بوو فەوڕەن موەسسە مەمنونی تووە بەخوای کۆ تو حەز دەکەی ئیش تەبی موەسسە 2 جار 3 جار حەز دەکە و مەمنونە کارمەندێکی زیرەک و باشیە بی What do you know about us؟ مقابلت هەیە لە فلان کۆمپانیا فلان گروپ ئەو ڕۆژی بکە قوربانی مەشغوڵی مەزرعە و کەیف و سەیف و نێرگەل و نازان برادەر و شتانە مەبە ئەو ڕۆژی ڕەجاءن دەبڕۆ لێ بکۆڵەوە ئەو هەموو پلاتفۆرمەت هەیە لە ئینتەرنێت فەیسبووکە گوگڵە دەبڕۆ ئەوڕۆ کۆمپانیا نییە وێبسایتیان نەبی ئەم پەیمانگای پایتەخت هەرچەندە پێشتریش دەمناسی کە پەیمانگایکی ئۆندە پێشکەوتووە بەڕاستی دکتۆر هەڤاڵ جێگەی دەستخۆشیە کە پەیمانگاکەی زیاتر و زیاتر بەرەو پێشتی خستیە ئەمن یەک بەخۆم دووبارە چوومە سەر وێبسایتی کە لێمدا پایتەخت ئینستیتیوت شتی زۆر جوان و ڕاقی دەدا من لەناو برادەران باسم دەکرد گوتم وەرکشۆپم لەو جێ ڕاقی هەیە بزانە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیای بەکاربینە نەک بەس لۆ تەعارف و برادەرایەتیکردن دە لۆ شتانە نای ئەو موەسسەی بنووسە نای ئەو شەریکەی بنووسە فلان شەریکە ئۆکێ دەربارەی چیش دەکا هێڵفکێرە دەربارەی ئینجینیرینگە کۆنستراکشنە معلوماتی دەبی لەسەبی ناوی CEO یەکەی نووسرایە چیف ئێگزیکتیڤ ئۆفیسەر کە لە جەنەڕاڵ مەنێجەر گەورەترە نای جەنەڕاڵ مەنێجەر لەوانێ نووسرابی معلوماتی دەبا هەبی لەسەری ئەو کە پێت دەڵێ what do you know about us یەکسەر لە مقابلەی هەر فلان شەریکەنە ئەوات لێرێ دیسان زەڕبەچی گەورە ئەو تەم شەرەکە بزانێت تو چێکت کردیە بزانی ڕەغبەتت هەبووە کاتوان دەکلۆ باس کرد دەربارەی ئەو شتانانە ئیش دەکەن و جەنابی فلان کەس لێرە بەڕێوەبەری گشتیە ئەمنیش خۆم بە خۆشحاڵ دەزانم شانازی بە خۆم دەکەم بێم یارمەتی ئەو ستافەی بدەم و زیاتر بەرەو پێشیان بڵم فەوڕەن وەردەگری و ئەو پێشی خۆشە لە جوابدانەوە قەت مەترسێن بەس بزانن چ دەڵێن
ڕەجاءن ئەو کەلیماتانەش عەفوەن ئەو قسەی دەکەم بەس لە بزنسی بەکارنێ ئەمن نازانم حەق و ڕەقم ئەمن ڕاستگۆمە ئەمن نازانم چی ئەو شتانانە بەکارنێ لەناو بزنس بوونی نیە ئەو بابەتانە بزنس یعنی ئەتەکێت ریلاکس ئۆکەی و کەساتی و شخصیت چکە تو چیە ناو بزنس ئەتو کەسێکی شهادەت بەدەستی نایە یعنی لە ئەمستاکی زۆر زۆر بەرزی لەو قسە و شتانانە دوور بن when can you start working sorry ئەوەکمان بردە پێش why should we hire you بە کورتی پێتان بڵێم لۆ ئەمە ئەتویدا بمەزرێنین بڵێ لە بەرەوەی مخاوەنی ئەو کارەمەی ئەو شتانم ئەو بابەتانانم بەدەستی نایە لە بەرەوەی شانازی دەکەم ئەگەر جێی خۆم بکەمەوە لای جەنابتان اوكي بەو شێوەیە بەغێرم باشتر پێ دەڵێ ڕەجانم نیدا بمەزرێنێ بەس بەنەوەچی جوان what can you bring to the team کو دەتانی یارمەتیمان دەیت دەتانی چمان لۆ بینی لۆ تیمەکەی اوكي لۆ ئەمە تویدا بمەزرێنین لێرە زۆر زۆر گرنگە مواسەفات و کارامەی خۆت نیشان بدەی دەربخەی کە بڵێ ئەمن لە ڕووی مارکتینگ زیرەکەم ئەمن دەتانم زبونتان لۆ بینم ئەمن علاقاتم هەیە لەوەی ئەمە پێکەوە لەگەڵ تیمەکەی ئیش دەکەین و زیاتر و زیاتر ئێرە تەطویر پێ دەکەین بۆ شێوەی فەلۆیە زۆر زۆر گرنگە جەنابتان دیراستان کردی پێشتر هەمووی دەگەڕێتە سەرەوەی پێشتر ئایا تو دیراست کردی یان نا عەلە لەقەڵ تێت دابی باس بکەی چونکە لە مقابلات بڵێ ئێ باشە کو یارمەتیۆم دەی وەڵڵاهی ئیدی ئیش دەکەین ئینشاءالله ئەوها ئۆکێ ئامەنتو بیللا خۆزگەم ئیشەکەی بکەی ئێ بەس دەبێن مواسەفات تێدا بێت